جدا بشارة ما ياسم أوجي وبروجين من شركة السخلمية السرويجي السر هواراتني دسبيكي أغن فريا جوزاري سرتاي كو ديارة هواراتني دسبيكي جبو جيان روشنا ما جشتا جرينجا چونك أو وكي دسبيكي كابو ريجر يعني ريجر كرنج هر نخوشيك مصر يعني هر نخوشيك دسبيكي أجر مهشياري سبارت هواراتني دسبيكي هبت هلبت نخوشي مصر رينادن بوده چند جي من باندر يا سردشت غفور راهنري هواراتني دسبيكي بوارن فريا جوزاري سرداري كريا جرب خيراتن سبدا باش سپاس بێ باش کاک سەردەشت چەند گرنگە مە هشیاری هەبێت دەربارەی هەوارهاتنی دەستپێکی فریاگوزاری سەرەتایی بەڵێ ئەمەوە لە سەرەتادا بە پێناسەی کوردی فریاگوزاری سەرەتایی دەست پێ بکەم فریاگوزاری سەرەتایی بریتیە لە چەند تەکنیکێکی سادەی ژیان پارێز ئەکرێت بۆ کەسێکی بەرکەوتو یان نەخۆش بە لەگەڵیش ئامەنیتەوە تا ڕادەسی نزیکترین بنکەی تەندروستی ئەگرێت مەمەسمان لەم چەند وتەیە ئەوەیە کە فریاگوزاری سەرەتایی چەند تەکنیکێکی سادەیە یان چەند ئیشێکی بەسیتی سادەیە ئەکرێت بۆ کەسێکی بەرکەوتو یان نەخۆش بە لەگەڵیش ئامەنیتەوە تا ڕادەستی نزیکترین بنکەی تەندروستی کەرێتەوە نزیک و یان نەخۆشخانە ئەکرێت ئەبێت چاودێری ورد بکرێت بۆ فریاگوزاری سەرەتاییش بە بناغەیەکی گرنگی ژیان دادەنێت چونکە ژیان هەموو لەسەر ئەوە دروست بۆ کە ئینسانەکان سەلامەت بن و تەندروستیاکی باشیان هەبێت چونکە ئەگەر تۆ بتوانی بە چەند تەکنیکێکی بەسیتی وە کەسانێک لە مردن ڕزگار بکەیت. بەڵێ کاک سەردەشت چەند ئەو حاڵەتانی کە مثلا منەوەی کە تۆ باست کرد کەسێک کە تووشی بەرکەوتنێکی ئەبێت یا تووشی حاڵەتێکە بێت تۆ بتوانانی لە ڕێگەی فریاگوزاری سەرەتایی ژیانی لە مردن ڕزگار بکەیت. بەڕاستی زۆرن ئەو حاڵەتانە کڕێتەوە بۆ سەر تاکەکان بۆ ئەو کەسانی کە یەکەمین کەس ئەگەنە سەر حاڵەتی ڕوودا و کتوپڕۆ نەخوازراوەکان لەو کاتەیە بتوانن نەشڵژێن چەند تەکنیکی سادە هەیە کە من لەو بڕگانەی کە باسم کردووە و لە زۆربەی دام و دەستگا حکوومیەکان و زانکۆکاندا کردووە بە مەنهەجێک خۆبەخشانە ڤۆلەنتەری ئەیڵێمەوە کە خەڵکانی ڕابێنم چۆنچۆنی لەگەڵ و حاڵەتە کتوپڕانەیە ڕابێن و کەسانی بەرکەوتویان نەخۆش ڕزگار بوون خاستن ئەو کەسانی کە شۆفێرن بە تایبەتی من لە نهایەتی 2013 پرۆژەیەکم تەقدیم پەرلەمانی کوردستان کرد سەبارەت بە فریاگوزاری سەرەتایی لە بواری شۆفێریە بەکار بهێنرێ و سندوقی فریاگوزاری سەرەتایی وشانی حەریق و مسەلەس لە هەموو سیارەیەکە هەبێت لەوە سنتەری شۆفێرەکاندا ئەمە بخوێنرێت لەبەر ئەوەی لەگەڵ ئیجازەی سایقی کە وەرەگری لە هەموو عالەما جگەل لە کوردستان لە هەموو عالەما وایە باوە کە تۆ ئیجازەی سایقی وەرگرت دەورەیەکی کۆرسێکی فریاگوزاری سەرەتایی بینی بێت لەبەر ئەوەی تۆ سایق یەکەمین کەس ئەگاتە سەر حاڵەتەکان هەتا کوردپڕ و نەخوازراوەکان بە تایبەتی خۆتان شارەزان ئەزانن کە ڕووداوی ئۆتۆمبیل لە وڵاتی خۆمانە بە ڕێژەیەکی بەرچاو زۆرە و چەنا کەسی ئازیزمان لە دەسەدێن بە ڕووداوی ئۆتۆمبیل بۆیە باسی ئۆتۆمبیلەکەم لەبەر ئەوەی نزیکترین کەس ئەو شۆفێرانن بتوان چەند تەکنیکێکە بیکەن چۆن دەریهێنی چۆن تەنەفسی سەناعی بۆکەی چۆن بۆ نمونەگە دڵی وەستا بوو لە دانی دڵ وەستا بۆ ناسی دەستکرد و شێلانی دڵی بۆک یا بریندارێکی زۆری هەبوو چۆن تیماریەکەی تەپان ئەمەش پێویستی بەوە هەیە کە تۆ بۆکسێکی فریاگوزاری سەرەتاییت هەبێت بەدەست یا بە پارچەی قوماشی بۆ نمونە پیس بێ یا شتی لۆکە ئەوانە نابێت کە لەنز نابێت بێت تۆ شاشی تاقیم پاکت پێبێ لەگەڵ بۆ بۆکسێکت پێبێ کە بزانین چۆن مامەڵە لەگەڵ و حاڵەتانە یاکەی ئەمە بۆ شۆفێر تەنیا حتمما تەنیا بۆ شۆفێر گرنگ نییە ینی بۆ ماڵانی زۆر جار گرنگە بۆ شۆفێرانی تر شەرت نییە شۆفێری تەکسی بۆ هەموو شۆفێرێک بۆ ماڵیش هەر گرنگترە چونکە لەوانە زۆر حاڵەت هەیە لە ماڵ دروست بن چەند گرنگە تاکی کورد هۆشیار بێ لەسەر ئەم بابەتە یان هۆشیار بێ بۆ مەسەلەی فریاگۆزاری سەرەتایی ئێمە چی بکەن تا تاکی کورد هۆشیار بێ کە بڵێن ئاگایی هەبێت لەسەر ئەم زانیاری هەبێت لەسەر فریاگۆزاری سەرەتایی و بۆ ناوماڵ ئەو بۆکسە چەند گرنگە هەبێت بەڵێ سەرەتا لەوە دەست پێکەم بۆ ناوماڵ بەڕاستی خاستن ئێمە زۆربەی ڕووداوەکان لە ماڵەوە بەسەر خارمە بەڕێزەکانە کە لە کاتی شی و حازرکردنا چێش لێناندا لە متبەخدا بۆ نمونە تووشی بریندارێ بێت یان سوتاوێ بێت یا هەر حاڵەتێکی کتوپڕ و نەخوازراوی دیگە کە بە لە
زۆربەی لە مەتبەخە ڕوئدات پێویستە بکرێتەوە ینی هەموو کەسێک من کە پێشتر باسم کرد پێویستێکی ژیانی ئینسانە ینی تۆ شتێک پێویستی خۆت بێت وەکو بۆنەوە نان و خواردن و ئەوانە پێویستێکی ژیانە ئینسان بەکارێنێت لەبەرەوەی بژی و بۆکسی فریاگوزاری سەرەتاییش پێویستیەکە کە بۆ فریاگوزاری سەرەتایی بەکارێنرێت کە خۆتی پێ بپارێتی لە حاڵتە کتوبڕوو نەخوازراوەکان بۆ یە کولفەکەی هەرزان بێت 15,000 بێ بەڵام تۆ لە حاڵتی کتوبڕی نەخوازراودا چەندین زیانت لە کۆڵە کاتەوە و دەربازت دەکات بۆیە هەبێت لە ماڵەوە شتێکی باشە لە سیارە هەبێت باشە لە فەرمانگەکاندا هەبێت کە هەیە بەس کەمە هیوادارم پەرەی پێ بدەین و سەبارەت بە پرسیاری دۆمت کە ئەڵێیت هۆشیاری تاک تەبعاً ئێمە دەستخۆشی خۆم دەستخۆشی لە کەناڵی NRT یەکەم کە بڕگەیەکی وای بۆ مەجارێکی وای بۆ من کردەوە کە ئەو بڕگە هۆشیارەیە کە بۆ ئەو خەڵکانی کە بینەری NRT ببینن و چۆنچۆنین لەوە فێر بنیان لێرەوە ڕوویدەم مەکەمە بەرپرسانی حکومی بەڕاستی ئەبێ ئەمە لە منهەجی خوێندنادا بنێت لە وڵاتانی پێشکەوتووە لە ئیبتیداییەوە مناڵ فێرەکرێت کە چۆن فریاگوزاری سەرەتایی بکات لە منهەجی خوێندنە هاوشێوەی ئەو دەرسانە کە نیشتیمانی یا دەرسی بیرکاری ماتماتیک زانست فەرعێکشانەیە لەسەر فریاگوزاری سەرەتایی تایەتی بەڵام بە شێوەیەکی زۆر کەم باسی لێوەکرێت لەبەرەوەی مامۆستا بەڕێزەکانمان دەورەیەکی وا یعنی وەزارەتی پەروەردە دەورەیەکی خاصیان بۆ ناکاتەوە لەسەر فریاگوزاری سەرەتایی کە بتوان منە ڕاهێنەر لە بوارەیە بتوان چۆنچۆنین بە عملی بە کردداری بە فعلی منداڵان ڕابێن لەسەر ئەو بوارە و دوای ئەوەش لە ڕێگەی ئەعلامەوە من ئێستا ئەمەوەتان لێ نەشانمەوە کە وڵاتی ئێمە لەم کاتەیە زۆر پەیوەندی دیپێندەکاتە سەر ئەعلام لە ڕێگەی ئەعلامەوە بێ لە ڕێگەی کەناڕاگادنەکانەوە بێ ئەم بەرنامانە ئەم بڕگانە پەری پێ بدرێت زیاتر خەڵک تاکی کورد هۆشیارە بێت لەسەر لەم حاڵتە کتوبڕوو نەخوازراوانەیە باسی لەوە کرد کە باس لە خانمی ماڵەوە کرد ینی وتێ بۆ ئەوەی کە لە ماڵەوەیە خەریکی چێژ دروستکردنە یاخود حاڵەتی بەرکەوتنی هەیە هەنی لە حاڵەتی سووتانە بۆ نمونە چارەسەری چۆنە چارەسەری ینی فریاگوزاری سەرەتایی چۆنە بڵێ سووتان دابەشەکرێ بەسەر سێ جۆرەوە سووتانی پلەیەکمانەیە پلە دوومان هەیە پلە سێ کە لە بەرگەکانە ئاماژەم پێ کردو و دابەزێت لە داهاتووی نزیکا پلەیەک سووربوونەوەیەکی بەسیتی لەگەڵایە کە داخە بێ بەوەی شلەمەنیەوە بێ پێستەکە تۆزێک سوورە بێت و ئازارێکی زۆری هەیە لەم کاتەیە ئەو کەسە ئەو خانمە ئەو بەڕێزە هەر کەسێک بێت بۆی دەرەکەمە پلەیەکە کە سووربوونەوەیەکی زۆری لەگەڵایە بەس ئازاری هەیە و سوور بووەتەوە پێستەکە یەکسەر ڕاستەوخۆ لەسەر ئاوێکی سەریع تا بۆتە ئاوێکی سەریع بەلوعای مەغسەلەکە بێ یا بۆ من ئاوێکی سەریعی زۆر سارد نەبێ شیلەتێن بێ باش بێ هەر ئاوێکی ئاسایی بێ 5 دقە لەسەر ئاوەکە لەبەر ئاوەکە دائەنرێت 5 دقە ئاو لێ بعد دوای 5 دقەکە وردەوەدا ئازارەکەی کەمە بێت و ئەگەر بتوانێت ڤازەلین و ئازەلین بەکاریش بێنێت مادەیەکی چۆرەکە بە لێ یاد ئازارەکەی کەمەکاتەوە پێویستی بە مەجعونی و ئەو شتانە بەکارهێنن ئەمانە مەجعونی بۆ ئەوە بڵێ تۆزێک فێنکێکاتەوە بەڵام مادەی کیمیاوی زیاترە ڤازەلینەکە تەندروستتر و باشترە هەم پێستەکە نەرمەکاتەوە یارمەتیدانە بۆ چاکبوونەوەشی کەمکردنەوەی ئازاریش بەس هی حاڵەتی کارەبا ئەوە چی بێن اینجا حاڵەتی کارەباگرتن بۆ نمونە ئەو کاتەی پێویستە کارەباگرتن بەندە لەسەر سێ شتی گرنگ جۆری تەزوەکە ماوەی چەندێک ئەو کەسە بە تەزوی کارەباکەوە ماوەتەوە لە کارەباگرتنەکە سێ کاردانەوەی لەشی تۆ بەرامبەر بە ئەو کاردانەوەی بەش تەبەن بیدایەتی هەر کارەباگرتنەکە بێت پەیوەندی بکەی بەم سێشتۆ ینی بەندە لەسەر ئەومان جۆری کارەباکە تەزۆکە ئەمپێرە ڤۆڵتەیە چییە دوایەوە ماوەی چەندێک ئەو کەسە بە کارەباکەوە ماوەتەوە سێ کارداوانەوەی لەشی تۆ بۆ کارەباکە لەو کاتێک کارەباکە بەریا فرەیە کارداوان جاری وایە بۆ نمونە گورچیلەکان ئازاری پێنگڕی خۆڵەکان تووشی بچرانە بن یان بۆ نمونە شکان تووشە بێ سەر ئازاری پێگا لەو کاتە ئەبێت تۆ یەک ڕاستەخۆ کەسێکت بینی کە کارەباک گرتوێتی یەکەمین ئیش ئەوەیە کە تۆ بیکەی قەتعی کارەبا لێ بکەی بۆ نمونە ئەو کە بە کارەباکەوەی پلاکە تەقسیمەکە بکوژێن تۆ قاتعی کارەباکە دادەیتەوە ئەگەر مەجالت نەبوو نابێ بە هیچ شێوەیەک دەست بگیرێت لەو کاتی کارەبگەنە پاڵێکی لە دوورۆ پاڵێکی پێوە بنرێت یان بەر شێوەیەک بێ بە دارێک بە شتێک کارەبا نەگەێنێ لێ بکرێتەوە لە کارەباکە دوایەوە لەسەر گازانەی دەم پاڵە خرێت و ڕائەوەشێنرێت ڕائەوەشێنێت دووسێ جار لەبەر ئەوەی سوودی ئەو ڕاوەشاندن ئەوەیە کە بۆ نمونە هەموو ئینسانێک من ئۆزایدم تۆ ئۆناقسی ئەو ئۆزایدە هەر ئەو بارگەیە پێچەوانەی بارگەی تۆ وەرەگرێ کارەبا بێتە هۆی خاڵی بوونەوەی بارگە ئەلکترۆنیەکانی سەر هیمۆگلۆبینەکانی لەش ئینسان کە بارگەکان خاڵی بۆ ئەڵێ خوێنی تیانەمە خوێنەکەمەوە بەڵام بڵێ شتێک ئەکسپایر بۆ توانای ڕۆشن و هاتنی نییە وردە
وردە ئەو خوێنە بارگەی سەر خوێنەکان بارگە موجب یا ناقص یا زائد بی ئەو بارگەی دژی تۆ دروستەکات ئەبسۆر بشن هەڵێمژێت بارگەکان وردە ئەو کەسە شێ بێ بەرەو لە ناوچوونە چێ بۆی ئێمە بەو شێوەیە کە ئەی جوڵێنینەوە ڕاوەشێنین لە ئازا استفادەکەی ئەوەیە کە ئەو بارگانی کە ڕۆشتووە لەو شوێنێ بۆن من لە قۆڵی وایە لە سەری وایە لە قاچێکیوە پەکارەباکە لەو شوێنەوە گرێتی زۆربەی بارگەکان ڕۆشتووە بەو شوێنە کە بەتاڵ بێتەوە لەو کاتی ڕاوەشاندنەیە بارگەکانە گەڕێتەوە بۆ لەش و ئەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە بێتەوە هۆشە ئەگەر هەناسەی پێنێرە هەناسەی دەستکردی بۆکەی کە 5 هەناسەیەتێ لە ماوەی دەچرکایە ئەگەر دڵی وەستابوو لەداین دڵی نەبوو کە لە بڕگەکانە من باسم کردو بەڕوونی هەناسەی دەستکرد لەگەڵ شێرانی دڵا بۆ یەکەی بەڵێ کاک سەردەش بن حاڵەتێکە زۆر باس کراوە زۆر بینیمانەوەی کە بن لە کاتی گەشت و سەیرانە منداڵێک لە باتی شیر بن من نەوتی خواردو ئەو حاڵەتە چۆنی چارەسەر بەڵێ پرسیارەکە زۆر جوانە بەڕاستی شتێک لە بواری ساحایە پێوتە گود پێرسنال هایجین سەقافەی سەحی باش بەڕاستی لە وڵاتی ئێمە باد پێرسنال هایجین سەقافەی سەحی تۆزێک بادە خراپە لەبەرەوەی بۆ نمونە تۆ لە سەفرەیەکە ئەبێن نەوت لە شتێکی تایبەتە هەڵبگیرێت نەک لە دبەی ئەو خواردنەوەیە بۆ مناڵە بۆ نمونە ئەو مناڵانی کە تووشی ژەهراوی بن خوارد تەمەن 6 ساڵان واعەیەکی وایان نییە فامێکی وایان نیە کاس بکەن بەو شتانی کە لە دەوروبەریانە بەکاری بێنن کە خراپە یا خراپ نییە بۆ سەر ژیانێ بەڕاستی لەو کاتەیە تۆ بۆ نمونە نەوتەکەی بە دبەیەکی ئاوی خواردنی معدەنیە مناڵەکە بینیوێتی پێشتر لەوات و ئاو تیا خواردۆتەوە ئەو چوزانێکە نەوتە زەن بینی ئەیخواتەوە نەوت دەرەچێت لەو کاتەیە بێمە سەقافەی سەحیمان پێشخێن ئەوەیە کە لە شوێنێکی بەرز یا لە شوێنێکی دوورە دەستی منداڵیان ئەگەر لە بتڵ و دبەی تایبەتە هەڵبگیرێت نەوت و دوای ئەوەش فریاگوزاری سەرەتایی گرنگە بۆ کەسێک کە ژەهراوی بێ بە نەوت یعنی نەوتە خواتەوە تەمان ئازارێکی زۆری هەیە لەبەر ئەوەی لە نەوت سووتێنەرە مادەی کیمایی سووتێنەرە کە لە دەمەوە هەتا قورگ و گەدا هەمووی سووتێنێ ئازارێکی زۆری هەیە لەو کاتەیە نابێ بە هیچ شێوەیەک پەنجەمە بەڕووتان بڕشێتەوە ئەو کەسە نابێ هیچ بە هیچ شێوەیەک نەوتەکە بێنێتەوە لەبەر ئەوەی دووبارە ئەی سووتێنێتەوە بێتەوە دەرو ئەبێ لەو کاتەیە شەکراو یان شیری پێ بێت لەبەرەوەی تەفاعلی کیمایی ڕوەدات و تەخفیفەکاتەوە ئەو نەوتە لە لەشا ئەبێ شیرینی شیر تەفاعلی کیمایی ڕۆیە تەبعاً شیرینی لەگەڵ ئەو نەوتایە کە گرێگەردەکانی شەکر شیەکاتەوە وردە بەرەو شیبوونەوە کەمترین ئازار و یا کەمترین سووتانەوە هەبێت لە کاکسەدا زۆر باش باسی ئینی پەروەردە و کردیانی بۆ ینی ئەمە پێوەستە بە بەشێکی پێوەستە بە وەزارەتی تەندروستیەوە ینی حەق نییە بەرنامجێکی تایبەتە بە لە نێوان وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە حتا لە خوێندنی باڵا ئەنێ ئەمە بکرێتە مەنهەجێکی گرنگ چونکە ینی بۆ نوێمی کە تۆ باسێکە ئەمە هەوڵێکی تاکە کەسیەکە تۆ هەوڵەتداوە ئەمە شتێکە پێوەستی بە دامەزراوەیەکی گەورەترەوەیە بۆی کە لە وڵاتات ئەم بابەتی کە تۆ لەو کاتەوە باسێکی کە بابەتێکی چەند گرنگە فریاگوزاری سەرەتایی بێتە شتێکە هەموو کەسێک لێ بزانێت مەڵا بەڕاستی تەمان ئێمە لە هەموو ئۆرگانەکان لە هەموو دام و دەستگاکانە کەم و کورتیمان هەیە لە هەموو ڕێکەوە کورسان کەم و کورتەیە بەداخەوە ینی ئەبێ ئەمە وتم پێشتری باسم کرد هەر لە ئیبتیداییەوە خەڵک ڕابێنرێت باشتر لەوەی کە تۆ دامەزراوەیەکی بۆ بکەیتەوە کولفەیەکی زیاتر بخێنێ کە هەر شتێک هەر من خۆم پشت بە حاڵی خۆم ینی ئەمە زۆر بەرەو ڕووی بەرپرساندا کردوتەوە ئەو بوارە ئەڵێن بە کەمی بودجە بە وەزعی ئەمنی وڵات یعنی هەرێکی بەڕێک ئەهێنێتەوە ینی کەسانی دڵسۆز زۆرن من نمونەیەک من بۆیە نمونەیەک بم لە خەروارێک خەسانی زۆر ئەبێ بەڵام ئەبێ حکوومەت پلانی تۆکمە هەبێ ئایا ئەکرێت ناکرێت ئەوە بەداخەوە هەموو شتەکان ئێمە لە چاوڵاتاندا ئەبێ لە دوابین بە مۆدیلات و بەوە لە پێشین بەڵام بەداخەوە لە ئەبێ ئەمە لە وەزارەتی گەشت و گوزاریش تەبعاً لە کاتی بەهاراندا و حاڵەتانە زیاد دەبێت گەشت و گوزار لە جیاتیەوە ڕێنمایی بڵاوەکەنەوە من ڕێزمەیە بۆیان دەستخۆشیان لە یەکەم لەگەڵ ئەوەیشە ئەوان بتوانەوە ئەرکە لە ئەستۆ بگەن لەگەڵ ئەوەی کە ڕێنمایی پاک و خاوێنی ڕێنمایەکی واش بکرێت کە لە ڕووی سەحەوە تەندروستیش هاوکاریان بکە خۆپاراستنی تەندروستی ئەتوانێت لە شوێنە گشتەکاندا ئاماژە بۆ بکرێت کە وتێک کە بۆ نمونە لە دبەی نەوت یا لەو دبەی نەوت جیابێ لە دبەی ئاوانە بێ ئاوی مەغەزی یا بۆ نمونە پاک و خاوێنی یا هەر شتێکی کە ئەو شوێنانە مەترسی ئاژەڵی درندەی لێ یا بۆ نمونە مەترسی مار و بشک و ئەو شتانەی لێ دوورکەونە لەو شوێنانەی کەسە گەشتێکی خۆشی تیا بەسەرە بن ئەبێ ئەمانە هەمووی بە عام یعنی باس بکرێ بەڕاستی بەڵام بەداخەوە ئایا ئەکرێت کاک سەردانی بەرەکانی جەنگتان کردووە یان ناو پێشمەرگەکانی ئێمە تا چەند ئاشنان تا چەند زانیاریان هەن لەسەر ئەمە چەند گرنگە بۆ ئەوان هۆشیاریان هەبێت
والله بەڕاستی حەزم کرد لە ئیشەڵات لە داهاتوە لە بەرنامەیەکی تایبەت تا باسەکەین من یەکەمین گەنج بووم کە لە ڕێگەی ڕێکخراوێکمە بەناوی ڕێکخراوی فریاگوزاری سەرەتایی خۆبەخشی کوردستانی کە لە بیدایەتی مۆزئانە هەمووانی کە ڕووی کردوتە ناوچەکە و هەرێم وەکو گەنجێکی خۆبەخش نزیکەی 4500 بۆکسی فریاگوزاری سەرەتایی لە ڕێگەی ڕێکخراوەکەم و بە کۆمەکی چەند کۆمپانیای ئەم شارە من لێرەوە دەستخۆشییانەکەم کە دەسەنەناوە بە ڕوومانە و هاوکاریان کردوین لە ڕێگەی ئەو کۆمپانیانەوە توانیمانە کولفەیەکی باش دابینکەین و خۆم بیبم بۆ بەرەکانی جەنگ و بمێنمەوە لە هەموو جەبهەکانە لە هەموو محوەرەکانەوە دەوریان بۆ بکەمەوە ڕایان بێن لەسەر ئەم بابەتە وەلی ئینشەڵا داهاتوویەکی نزیکا بەرنامەیەکی تایبەتی لەسەرەکەین بە دیکۆمنتەوە هیوادارم بەدڵی بینەران بێت ئەو کاتە. بەڵکە کە سەردەشت ئێستا لە بەرنامی بەیانی باشی هێنارتیە ینی بەیانی باش کوردستانی هێنارتیە ئەو بڕگەیت ئێوە کە پێشکەشەکەن ینی پێشکەشەکرێت تا چەند ینی ڕێی هاوڵاتیان کاردانەوەی هاوڵاتیان هەبووە لەسەر بەرنامەکە. وڵی بەڕاستی لەبەر شتێکی تازەگەریە لە بوای ڕاگەیاندندا خاستن بڕگەیەکی تایبەت بۆ فریاگوزاری سەرەتایی بکرێت مەرحلە باس بگرێت تابەن خەڵک حەزەکات خەڵک ئێستا بەڕاستی لە ناشارمەوە بێزار بووە لە وەزعی سیاسی و لە هەنێ ئیغباراتی بەرنامەکەی لەسەر ئەو بڕگەی تۆڵێن وڵی خەڵک بەباشی باسێکا و دەستخۆشیم لەکەن یعنی هیوادارن پەرەی زیاتری پێبم پیان باشە شکە تۆ کامانت تێبینێت جوانەکان کە بۆ داتەوە مەسەن تۆ بڕگەیەکت پێشکەش کردووە شتێکی تریان پێوتبی کە ئیزافە بێ بۆ ئیشەکەت یا بابەتێکی تر بێت کە پێیوەست بێت بە بابەتەوە بە فریاگوزاری سەرەتاییەوە تۆ پێشکەشت نەکردەوێت. وڵی شتەکان لەبەرەوەی وڵاتی ئێمە پێویستی بۆیە کە سەریع وەرگێت تااقەتی ئەوەی نێ بۆن سەر لە ڕۆژناوە لە شتێک هەر لیدەکان سەرەوە خوێنێتەوە ئیتر تا ئەبێمە شتێکی وا کورت و پوخت بێ بۆیە بەرگەکەش پێشداقی لەبەرەی لە کاتێکی کەمدا زۆرترین ئیسفادە بگەێنێ بە خەڵک بۆ بڵێن تێبینی خەڵکەوە بۆ شتەکانم سادە بۆ منە ینی شتەکان ئەوانی کە بەکارێنم سادەیە طبعاً ئەوش پێویستی بە کولفەی زیاتر ئەوە کرێ لەبەرەی کاتەکەی کەمە هەرشتی بۆ شتی سادە بەکارێنین ئێمە بەڵام وەکو ئەوەی کە خەڵکێک فێرە بێ کەسێک لە مەدەن ڕزگارگا کەسانی دەوروبەری خۆی زۆر پێی خۆش بۆ ینی بینەرێکی باشی هەیە بەڕاستی خەڵک فریاش نەکەوێت لە ئەتەرنێتەوە بینەریە بێت و سەیرەکان. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس بۆ سەردەشت غەفور ڕاهێنەری فریاگوزاری سەرەتایی کۆتسوود کلمەدا سپاسشە لە بێژەرەکانی خۆمان لە هێنارتی دەستان خۆشوێ سەرکەوتوو بوو. بەلە بینێران ئەم بەردەوامن ئەم چەند هەفکار